ئێرە بازاڕی قەیسەریە لە شاری هەولێر جگە لە ژمارەیەکی زۆر لە فرۆشیار و دوکانداری زێڕنگری لەم بازاڕە شوێنکاری تایبەت بە توانەوەی زێڕ و لە قالبدان و دروستکردنەوەی زێڕ بە دیزاینی نوێ هەیە. پاژەوەی کە زێڕەکە تەواوە ئێستا زێڕەکە ئامادەیە لودا ڕیشتن زێڕەکەی دابڕێژی. لێرە توانەوەی قالبی زێڕ و کردنی بە لیرەی زێڕ بە چەند قۆناغێکە کات و ماندووبوونێکی زۆری دەوێت تاوەکو دەبێتە لیرە و لە دوکانەکان نمایش دەکرێت بۆ فرۆشتن. پاش ئەوەی کە زێڕەکە تەواوە سێ زێڕەکەمان داڕێشتیە پاشان نەتیجابی دەدەین خاوێن دەبتەوە و زێڕەکە ئامادە دەبی بۆ کارکردن لەسەری. عادەتەن ئەو هاوڵاتیانەی کە لیرە دەکڕن پارەی زیادەیان هەیە لە ماڵەوە و زائیدەن دەستحەقی لیرە کەمترە لە چاو بابەتەکانی تر بۆیە خەڵک زیاتر لیرە دەکڕی. هیوا ڕەشید نزیکەی 20 ساڵە لەم بازاڕە زێڕنگرا چەند ساڵێکیشە هەر لەو بازاڕە کارگەیەکی داناوە و کاری دروستکردنی لیرە دەکات وە خۆی دەڵێ لیرە بە چەند قەبارەیەک دروست دەکرێت بەڵام زۆرترین خواست لەسەر لیرە یەک مستاڵیە. دوا قۆناغمان قۆناغی چاپکردنە ئێستا زێڕەکەی چاپ دەکەین. ماوەی زیاتر لە 6 ساڵە خاوەن کارگەی خۆمانین کارگەی لیرە لە هەرێمی کوردستان بەرهەمدێ لە ڕووی کوالێتیەوە کوالێتی زۆر بەرزە شانبەشانی وڵاتانی دەور و بەر. لێرە بەڕاستی دەمەوێت ئاماژە بە شتێک بکەم سوپاسی کۆنتترۆلی زۆری دەکەین کۆنتترۆلی زۆری خشم زائیدەن سندیکای زێڕنگران بەڕاستی هاوکاریەکی زۆر باشمان بووە بۆی کارەکانمان باشتر بڕوە و هۆشیارکردنەوەی هاوڵاتیانیش بەرهەمی ناوخۆ بەکاربینن. باوەڕتان هەبێ کوالێتیمە لیرەکانی کوردستان زۆر باشترە لەوانەی دەورا و پشتیش وڵاتانی دەورا و پشت. زۆرەکانی لیرەمە 5 زۆر لیرەمان هەیە ڕۆبع لیرە نیو لیرە زائیدەن بیلادی پێدرێن و لەگەر 5 لیرێ ئەوەی خواستەی زۆری لەسەبی بەڕاستی لیرەیە و ئێمە لە کارگەکەی خۆمان داهێنانشمان کردیە دەلیرەمان داهێنایە ئەوش خواستی لەسرە بەڵام خواستە زیادەکە لەسەر لیرێ. لەم بازاڕە دوکانداران سەرەتا زێڕشکا و دەکردنەوە یاخود هاوردەی دەکەن دواتر لە ڕێگەی ئەو کارگە بچووکانە لە ڕێگەی گەرمکردنەوە زێڕەکە دەتوێندرێتەوە پاشان دەکرێتە قالبوو بە ئامێری تایبەت شێوەی قالبەکە دەگۆڕن بە قەبارەی ئەو لیرەیە کە کڕیار داوای دەکات. گەیلان سابیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.